جماعة السلام عليكم. هر راقيك أم چەند صفاتي تاوێک کە ئێستا باسیەکەین ئەبێ ئاگادار بی و لێی دوور بکەیتەوە دڵنیا بە سوودی لێ وەرناگری. بسم الله الرحمن الرحيم. دەست پێەکەین. یەکەمیان ئەمەیان معلومە بەلای زۆر بمان هەر راقیە داوای ناوی دایکی لێ کردی یان ناوی سیامی دایکی فلانە کەس و فیسار کەس بزانە ئەمە دەجالە و ساحرە ئاگاداری بە. هەر کەسێکت بینی بخوڕ و دووکەڵ و مۆم و پەڕۆ و ئەو شتانەی بەکارهێنا ئەوە بزانە ساحر و جادوبازە. هەر بەناو ڕاقیەک لەلایە دانیشتی بڕێ قسەی کرد و لە ژێر دەمی و بەرزی و کرد و نزمی کردو و نەوزانی چێژێ هەنێ ناوی بڕێ سەعسەع و بەعبەع و بڕێ ناوی هێنا بزانە ئەوە دەجالە. هەر ڕاقیەک باسی شتی غەیبیاتی بۆت کرد تۆ دزیت لێ کراوە یا تۆ فڵانەکە سحری لێت کردە یا تۆ لە داهاتوە وات لێتێ مناڵ دەبارە چێ دامەکەی ئەوە ساحرە و جادوبازە. هەر ڕاقیەک وتی من جنی مسلمانم هەیە لە ڕێی جنەکان وە سحرەکەت بۆ دۆزمەوە جنە ناو لاشتا دەرەکەم ڕاست لی دوور بە. هەر ڕاقیەک داوای پەڕۆ و ئێسک و وێنە و دەرزی و ئالە و جۆرەشتانت لێ بکا بۆی کە ئیشەکانت بۆ بکە ئەوە بزانە تۆ خەریکی سحری و ئەویش ساحر و جادوبازە. ئەو کەسەی کە ئاڕۆیتە لای ئیتر بەناوشیە خەڕاقیە هەرچیەکە ئەگەر هات و وەرەقەی بۆ هێنای بڕێ نەقش و جەدوەل و بڕێشتی نووسی بە قەڵپۆدیوم بەم لە ئەولا ژمارە نەزانانی ئەمانەمانای چییە بزانە خەریکە سحرت بووەکە. باش بزانە هەر کەسێک چوو بۆ لای پێێتی وت وات یەکەم قسمت هەڵسێ یاوات یەکەم بۆ فلانە کەسبی یاوات یەکەم لە فلانەکە زیابی تۆ ئەوە بزانە ساحر و جادوبازە. هەر ڕاقیەک ئەگەر نەزانرا شارەزای لە علومی شەرعی لە قورئانی لەبەرنە و لە حەدیسی لەبەرنە و لە خۆی و بە هەوا و ئارەزوو لە بابەتەکانە قسەیە کرد جێگەیەکی بە تایبەت دیارنە و لە ناو گەڕەک و کوچە و شارەکەی سیمای سنەت و دینداری پێوە دیارنە و معروف نە و بەخێر لە گەڕەکەکەی و لە ناو خزم و کەسوکاری ئەم جۆرە کەسانە نزیکی مەوەرۆ هەر لە خۆت و خۆت مەقونە ناو ئەم باسانە خەڵکێکیەوە بە سادە و ساکاریە ماگرێ هەر لە لای ڕقەمی بڵایەوە کە ڕقیاکە ڕێک ڕقەمەکەیەوە و دوو ساعت قسەی تەکاکە و دوایی لە ئاخیرۆ سەری لە سحر و کڵاوچیەک دەرەچێت. هەر کەسێک چووی بۆ لای بە شێوازێکی شەرعی ڕوقیەتی نەکرد وەکو قورئان خوێندنە سەرتا یان ئەو دەرمانانەت پێ بدا کە لە سونەتا و لە شەرعە هاتووە و لە قورئانە هاتووە وەکو هەنگوێن و زەیتی ڕەشکە و زەیتی زەیتون و عەتری مسک و داری سدر ئەو ڕوقیانەی کەوا لە شەرعە مەعروفە و زانراوە و زانایانیش وەسیەتەکەن بە خەڵکی بەکاری بێنن هە لە خۆیەوە دەستی کرد ئەملاتەوە ئەملاتی خنکان و زەرفێکی داپێت وتی بڕۆ بیشارۆ و یا شتێکە داپێت بیکە ناو تەنکیەکەی بانخانیتانە و یا بیکە بیرشێنە بەرقاپیتانە ئەو شتێ لە ئەکاتکەوا لە شەرعە ناسراونیە بۆ ڕوقیە ئەوە بزانە جادوباز و فاڵچیە. نا محەممەدەر بۆ خۆشیش برادێکم چوو بۆ لای کابراایەکی فاڵچی زەردەچۆی کردو ناو یەک پێ ناوزی گرید یەکدا توقابرە زەردەچەوە ئەوەیە ناو دەبەری خۆیتەوە بۆیە ئاگادار بن.